تقریبا 2012 لەو کاتەوەی تر من تەواو وەزعم خراپ بوو. ترەوە بوو 2015 زۆر ناڕەحەت بووم، ڕۆیشتم لە تاران لەوێ عەمەلیاتێکی بۆری هەناسەم کرد. ڕێڕەوی هەناسەدانم تەسک بووەتەوە، گیرانی بۆری هەناسەم هەیە، بە شەوا کاتی خەوتنە گیرانی هەناسەدانم هەیە. هەنێکیان لە دەستگای ژیان لەوێ ناومان تۆمارە وەکو برینداری چەکیمیایی، هەنێکیان لەوێ ئەمانێنە، بەڵامی تر ئەلباقی هەمووی لە تاران خۆم ئەبێ هەموو 3 مانگ 2 مانگ 3 مانگ نەگاتە 4 مانگ من بڕۆمە تاران لەوێ لای دکتۆرەکان. تەبان یەک دکتۆرم نییە، من دکتۆری سیەکانم جیایە، دکتۆری بۆری هەناسە جیایە، با بڵێن دکتۆری ئەم جیازی سیپاپش جیایەکە ئەمە 2 ساڵم سیپاپیان بۆ داناوم بێ ئەم جیازە نابێ من بخەوم، چونکە مەترسی هەیە بۆ سەر ژیانم. هیوادارم بتوانن یانی شتێ بکەن بۆ ئەو بریندارانی کە وەزعی باری تەندروستیان باش نییە. هیوادارم بتوانین ینی چارەسەرێک بدۆزنەوە. من وەکو خۆم زەحمەتە تۆزە چارەسەرکردنی من، چونکە کێشەکەی من گەیوێتە ئەوەی کە ڕێڕەوی هەناسەدان ئەگیرێت، تۆزە چارەسەری زەحمەتە. ئەماوەتۆ سەری ئەم جیازە، ئەم جیازەی ئێستا ئەوەیەم بڕۆیان بۆ تاران، چونکە کاتەکەی تەواو بووە، میمۆری تایە، تۆزە مەسەلەی تۆبی و عیلمیەکەیەتی ئەبێ لەوێ چاکرێت، هەم لەگەڵ خۆما چۆن بۆ خۆم باش بۆ تایسەوە میمۆریەی دایە بەزێنێتە ناو کۆمپیوتەری خۆیان لەوێ هەیە، چەندێک باش بۆ ئیسفادەم لێ کردو، ئەبێ بەو تایمە هەم بۆم چاکەنەوە. لە عێراق لە تورکیاشە حلی ئەم نییە، زۆر بە تایبەتی بۆ من زۆر گرفتە، ینی من ئیتر ئەگەر ئێران نەبێت ڕوو لەکوێ بکەم. ئایسا ئەلعان جیازەکەم ئیتر کەوتۆتەوەی کاتی ئەوەی هاتووە، ینی خەریکە تێپەڕێژە بێەوە لە کاتەکەی. ئەگەر ئەو شەریکە نەبێت لە ئێران ئەو جیازیان بۆ داناوم و وینیان کردو هیچ گوێتر نییە. بۆریش فراوانکردنی بۆری هەناسە لەگەڵی عیلاجی پێش خواردن. ئەتوانم بڵێم ئەم بارودۆخەی کە دنیای پێوە سەرقاڵەوە بە تایبەتی هەرێمی کوردستانیش بۆتە بەشێک لەو کێشەیە کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بووەتەوە. ئەتوانم بڵێم بۆ هەموو ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەم بارودۆخە زۆر مەترسیدار بووە و بە تایبەتی بۆ بریندارانی کیمیابەرانی هەڵەبجە و هەرێمی کوردستان، لەبەرەوەی کە بریندارانی کیمیابەران ئەندامی هەناسەیان خۆیان کێشەی هەیە و لە هەمان کات ئەم ڤایرۆسەش کە ڕوبەڕووی هەر کەسێکە بێتەوە دیارە کاریگەری لەسەر ئەندامی هەناسەی دروست دەکات. بۆیە مەترسیدارترین توێژ لە هەرێمی کوردستان بریندارانی کیمیابەران بوون و دواتریش ئەو نەخۆشخانەی کە تایبەت بە بەرکەوتوانی کیمیابەران لە هەڵەبجە هەبوو کرا بە چارەسەرکردنی ئەو ڤایرۆسە. دیارە دووبارە ئەتوانم بڵێم لانە و جێگەی ئومێدی بریندارەکان بوویە جێگەی پرسیار یا بوویە جێگەی مەترسی بوو ئەوان، بۆیە توانم بڵێم لە حاڵێکی زۆر خراپدان و خۆشبەختانە ئێستا ژمارەیەکیان لە ڕێگای دەستگای ژیان و بەڕێوەبەتی گشتی تەندروستیەوە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە چارەسەرەکانیان بۆ دابین نەکرێت. بەڵام ناکات ئەوەی کە تۆ ئەو نەخۆشخانەیە بەردەوام کراوە بێەوە تەمەناکەین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بە پلانێکی جددیەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بوویەوە، ئاوا بە هەمان شێوەش پلانێکی هەبێ بۆ چارەسەرکردنی بریندارانی کیمیابەران و لەبەر ئەوەی کە بە حەقیقەت ڕەوانەکردنیان ڕاگیراوە ئێستا ئەکرێ حکوومەت تەنسیق بکا لەگەڵ چەند دکتۆرێکی مختص لە دەرەوەی هەرێمی کوردستان و بهێنرێن لە ناو هەرێمی کوردستان هەموو بریندارەکان ببینرێن، تەنها ئەوانە بەڕێ بکرێن کە لە کۆنتترۆڵی ئەو تیمە دانەبێیان جاسەی لێرە نەبێت، بەتایبەتی ئەوانەی کە چاندنی گلێنەی چاویان پێویستە، بەتایبەتی ئەوانەی کە چاندنیان بۆ کراوە و دکتۆرەکان دەبێ بیان بینەوە. بۆیە بەم خەمساردیەوە بمێنەوە توان بڵێم باری تەندروستیان تێگەچێەوە. تەمەناکەین وەزارەتی تەندروستی بودجەیەکی تایبەت بۆ بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەڵەبجە دابین بکات، چونکە ئەم بریندارانەی ئێمە پێویستیان بە چارەسەری بەردەوامە و ئەو چارەسەرشیان توانم بڵێم لە ڕووی مادیەوە زۆر تەکلیفەی زۆر زیادە و توانم بڵێم ناتوان خۆیان دابینیکەن.